ميفانك برئيس محمد حسن الصاعدي شروبكاري سياسي لبغداد ديال بيتن برئيس محمد شبات وخيرات شبو كردستان بشتكا دستيكي نارينا وور بقرم لسر فان ايرشان. بسم الله الرحمن الرحيم. أنا بخوای بخشنده میروان سلام علیه و بینرانی کردستان 24 راستەکەیان بە ئامانجکردنا کە کەمێک پێش ئێستا ڕووی داوە کە تێیدا سەرکردەیەکی باڵای کە حیزبوڵڵا لە بەغدا بە ئامانجکراوە بە دیاریکراوی لە ناوچەی مەشتەر بووە لە چوارچەوەی ئەو هێرشە بەردەوامانەیە خۆت ئەو بە ئامانجکردنە بەردەوامانەیە کە ئەمریکا دەیکاتە سەرکردەکانی حەوجی شعبی بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیانانەی کە پێشتر بەر ئەمریکا کەوتووە وایرۆها بەرەی مقاومە لەبەر شەڕی ئیسرائیل بە هێزەکانی ئەوانی گەیاندووە. ئەم هێرشانە بۆ ئەوەیە کە فشار و پاڵەپەستۆی سەر ئیسرائیل کەم بکرێتەوە ئەمریکا بەم کارەی یارمەتی ئەوەی زان دەدات. باشە بەڕێز محەممەد حەسەن ئەگەر پێشووتر ئەمریکا هێرشەکانی بۆ سەر پێگەی گروپە چەکدارەکان لە دەوروبەری عراق و ئەمجارە ڕاستەوخۆ بەغدای پایتەخت کراوەتە ئامانج و لەوێ هێرشەکان ئەنجام درراوە پێتان وایە ئەمە چی لە هاوکێشەکان دەگۆڕێت ئەگەر بەم شێوازە هێرشەکان بۆ سەر یەکتر لە ناو خاکی وڵاتان بەردەوام بێت. هەڵوێستێکی حکومی ڕاگەیەندراو هەیە لەلایەن حکوومەت عێراقیەوە گوتیانە کە پێویستە خشتەیەکی کاتی دیاریکراو هەبێت بۆ شانەوەی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لە عێراق و هەروەها پەیوەندی هاوبەش لەگەڵ هاوپەیمانی و ئەمریکا هەبێت و ئەو هێزانە بە پەیوەندی دوانە بگۆڕدرێنەوە پەیوەندی ئەوان عێراق و وڵاتانە مەبەستە لەلایەکی دیکەوە سەرکۆنەیەکی نیشتیمانی هەیە بۆ ئەو هێرشانەی دەکرێتە سەر بەغدا و ئەو هێرشانی دەکرێتە سەر عێراق جا ئەو هێرشان لەلایەن هەر وڵاتێک بچکە ئەمانە پێشەرکردنی سەروەرین و مانای ئەوەیە کە شەڕەکە لە بە ئامانجکردنی حەشدی شعبی بۆتە بە ئامانجکردنی حکوومەتی عێراقی لە نێو بەغدا و بە ئامانجکردنی سەروەری. زۆر باشە پشتی وان ئێرش و ئێرشکاریان و دناوبەرە ئەمریکا و وان گروپان دناوە عێراقیدا ڕۆدن یعنی پێشبینی دکەن یان چاوەڕێ دکەن داهاتووە عێراقی چارەنویسە عێراقی بربەکیڤە بچیدن. من پێم وایە گروپە سەگدارەکان بێدەنگ نابن لەبەر ئەم بە ئامانجکردنەوە و وەڵامیان دەبێت بە تایبەتی کاتێک تۆ سەرکردەکانت یەک لە دوای یەک دەکوژرێن ماوەیەک پێش ئێستا بینیمان چەند سەرکردەیەکی گرنگی حیزبوڵڵا کوژران واروەها بەر لەوەش بینیمان کە هێرشکرای سەر ئەبوتەقوا و چەند سەرکردەیەکی دیکە کەواتە ئیدارەی ئێستا ئەمریکا گرنگی بەوە دەدات کە سەرکردەکانی حەجی شعبی پاکتاو بکات و یەک بە یەک لە ناویان ببات کەواتە ئەوانیش وەڵامیان دەبێت لە بەرامبەر ئەم هێرشانەدا پێم وایە بارودۆخەکە خراپتر دەبێت بەرەسەندن بەخۆیەوە دەبینین حەجی شعبی و گروپە چەکدارەکان ڕایەکی دیکەیان دەبێت لەم هێرشانەوە وەڵامیان دەبێت بە ئامان شێوە حکوومەتی عێراقی بێدەنگ نابێت لە بەردەم ئەم بە ئامانجکردانە و هەڵوێستێکی فەرمی زۆر توندی دەبێت سەبارەت بە بوونی هێزەکانی ئەمریکا ئەمجا لەسەر ئەو هێرشێک ئەمڕۆ کراوەتە سەر بەغدا و کۆدەنگیەکی نێودەوڵەتیش چاوەڕێ دەکەم هەبێت کە ئەم هێرشە دژی سەروەری عێراق. باشە بەڕێز سعدی پێتان وایە بە ئامانجکردنی سەرکردەکانی حەشدی شعبی ئامانجی ئەمریکایە بۆ پاراستنی بەرژەوەندەکانی لە ناوچەکە یامە تەنها وەڵامدانەوەیە کە بۆ هێرشانێکە کراوەتە سەری؟ کەتیبەکانی حەزبوڵڵا ڕۆڵیان هەبووە لە پاراستنی چەند سنووری عێراق و ئوردن لە شەڕی تیرۆری شەڕی دژی تۆرستانی داعش بە تایبەتی لە چەند پرۆسەیەک کە پەیوەست بوون بە ئاسایشی سنووریەوە ئەو کاتێککە داعش لەوێ بوو ئەمە بابەتێکە کە ڕووناشکرای ئەمریکا دەیەوێت کە جموزۆڵی کەتایبەکانی حەزبوڵڵا سنووردار بکاتەوە بیان بەستێتەوە و ئەو ناوچەیە کۆنتڕۆڵ بکات و نەتوانێت کە کەتیبەکان بە ئارەزوخیان لەو ناوچەیە مامەڵە بکەن و بزوڵێنەوە. ئێمە بینیمانە لە ماوەی ڕابردوودا ئەو کردوانەی کە لەو ناوچانە ڕوویان داوە زۆر کەم بوونە بۆ تایبەتی لە مووسڵ و کەرکووک و دیالە و سەلاحەدین
بە تەواوی هیچ مزۆڵێکی ئەوتۆ نەبووە دەتوانم بڵێم ئەمەش پەیوەندی بەو ڕێوشێنە ئەمنیە هەیە کە لەو ناوچەیە گیراوەتە بەرکەوەتە ئەم زۆرە هێرشانێک کە ئێستا ئەمریکا دەیکاتە سەر گروپە چەکدارەکان کە پێشتریش ڕاگەیاندووە بەڕوونی گوتێتی من هێرش دەکەمە سەر ئەو گروپانەوە بەردەوامیش دەبم لەو هێرشیانە سوپای ئەمریکا گوتێتی کە من هێرشم کردوتەوە سەر سەرکردەکانی حیزبوڵڵا کەواتە ئەم هێرشە هەوڵێکە بۆ بەرتەسکردنەوەی زومزۆڵی گروپە چەکدارەکان بۆ ئەوەی ئەم ناوچەیە بەردەوام بەم لاوازیە بمێنێتەوە و نەتوانێت کۆنتڕۆلی کرد. باشە ئەوە ئەمریکا دەکەل دژیوان گرۆپ و چەکداران و گەلەجا بەحسابەیەکی دەکی لەسەرکردین ئەمریکا دەبێژن ئەف گرۆپ و چەکدارە سەر بە ئیرانێنە یان دەبن فەرمان و تەوجیهاتên ئیرانê داینە. یعنی ئەوە ئەمریکا نەها دکەتن دناوا بەغدایەدا لە دەربەی بەغدایە لە دژیوان گرۆپانە چارەسەرە ئەمریکا کاریەک و هەدەفا خۆ تحقیق بکەتن نەخێر کەتابی حەزبوڵڵا و گروپە چەکدارەکان وەکو حکوومەت گوتێتی بەشێکن لە هێزی ئەمنی و ئەوان سەر بە فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقن و بەشێکن لە هێزەکانی هێزەمنیەکانی عێراقەوەتە ئەمە هێزێکی نیزامی ڕێکخراوە و ئەوان وەکو خۆیان دەڵێن ئێمە لەژێر دەستی ئێراندانین ئەم هێزانە ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە ئازادکردنی چەند ناوچەیەک لە سەلاحەدین و دیالە و ناوچەکانی دیکە و هەروەها ئازادکردنی بەشێکی زۆری عێراق لە سەردەمی داعشدا بۆ ئەمڕۆ کاتێک ئێمە باسی ئەو گروپە چەکدارانە دەکەین و باسی بە ئامانجکردنێک دەکەین بەدڵنیاییەوە بە ئامانجکردنیان کاریگەری لەسەر عێراق و ئاسایشی عێراق هەیە بە تایبەتی کە ئەم گروپانە وەکو پێشتریش ئاماژەم پێکرد بەشێکن لە دامەزراوەی فەرمی عێراق و توانیویانە کە ببن بە بەشێکی فەرمی و ڕێگری لە تکردەوەی تیرۆریست بکەن. باشەکەواتە ئەم شتەی کەم گروپانە دەیکەن ئەم هێرشانەی کە دەیکەن لە چوارچێوەی هەڵوێستەکانی حکوومەتی عێراقا یان نە ئەمانە لەژێر ئەمری حکوومەتی عێراقتا دەرچوون و بە شێوازێکی دیکە مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوانە دەکەن کە ئێستا ڕوودەدات. من پێم وانییە کە بەو شێوەیە بێت ئەوان ڕاگەیەنراوێکی فەرمیان هەبووە کە گوتیانە ئێمە هێرشەکانی خۆمان دەوەستێنین لە دژی ئەمریکا چونکە ئەمە دەمانەوەیەت بوار بە حکوومەت بدەین بۆ ئەوەی دانوستان بکەین هەڵوێستیان هەمان هەڵوێستی حکوومەتی عێراقی بوو گوتیان کە ئێمە لە ڕوبەڕووبوونەوە دەست بە گفتوگۆ دەکەین دانوستۆن دەکەین بەڕێز محەممەد شیع سوودانیش لە کۆبوونەوەکانی دەیانزار گوتوێتی کە پەیوەندی ئێمە لەگەڵ ئەمریکا ئێستا لە بابەتی ئەو پەیوەندی کە هەیە وەکو بوونی هێزە بیانەکان گەیشتۆتە ئەوەی کە وادەیە بۆ کشانە ئەو هێزانە دابنین کەواتە هەڵوێستی کەتیبەکانی حەزبوڵڵا و گروپەکانی بەرەی مقاومەوە گروپە چەکدارەکان بەڕاگەیەنراوێکی فەرمی ئاشکرا کراوە ئەوان هێرشەکانی خۆیان وەستاندووە لە میدیاکانی خۆیان ئاماژەیان بۆ شتە کردووە تەنانەت لە پەیجە سێبەرەکانی خۆشیانەوە ئەم بابەتەیان باس کردووە هەمویان گوتیانە کە ئێمە هێرشەکانی خۆمان دەوەستێنین وەکو پشگیرێک بۆ حکوومەتی عێراقی کەواتە ئەمە هەڵوێستی حکوومەتشە. زۆر باشە ئەف ئێرش و ئێرشکارە دنابەرە ئەمریکا وان گرۆپانەدا هەتا کەنگی دێ بەردەوام بیتن یان دێ بچ تشت داوی پێهێتە. بەدڵنیاییەوە ئەم بە ئامانجکردانە کە ئەمریکا ڕاگەیاندووە گوتوێتی کە من بەردەوام دەبم هەموو سەرکردەکانی حەشدی شەعبی بە ئامانج دەکەم کەواتە هەموو سەرکردەکانی حەشدی شەعبی لە ژێر چاودێری ئەمریکادان دواتر لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا ڕەنگە گۆڕانکاری دیکە ببینین لە داهاتوو دەشتی دیکە ببینین کە دەگوترێت تەنانەت ناوچە فڕۆکەکانی ئەمریکا بەسەر ئەو ناوچانە دەخولێنەوە 4 فڕۆکەی ئەمریکی F-16 بەسەر ئەو ناوچانە دەخولێنەوە هەمویان پرچەکن و دەکرێت هێرش بکەنە سەر ئەمریکا پێم وایە هێرشەکان بەردەوام دەبن بە ئامانجکردنەکان بەردەوام دەبن بارودۆخەکە دەگۆڕێ شێوازی مامەڵەکردنی ئەمریکاش لەگەڵ گروپە چەکدارەکان و هاوکات شێوازی گروپە چەکدارەکانش دەگۆڕێت. زۆر باشە بەڕێز محەممەد حەسەن ئەلسەعادی شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.